سڵاتان لێ ببینەرانی 1964 من توانە نەقیم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی سەعاتی سفر بۆ شرۆڤەکاری سەربازی هاتمەوە لاتان. ئێوە دەزانن کە ماوەیەکە جموجۆڵی زۆر ناسایی لە جیهاندا و بەتایبەت لە ناو هێزە زلهێزەکانی دنیا هاتۆتە ئاراوە باری نائاساییە. هەندێک جاریش ئەوە دەوترێت کە میدیا جیهانیەکان بارەکە یعنی قورستر دەکەن لەسەر خەڵک و بە شێوازێکی ترەوە هەواڵانە دەگوازنەوە، بەڵام ئەوەی هەیە لە حقیقەتدا یعنی لە ئەوروپا ئامادەکاری تەواو کراوە، وەکو چۆن بڵێ ئاماژەیەک بۆ شەڕ لە فەڕەنسا یعنی ئامادەکاری کراوە لە تەواوی نەخۆشخانەکان تا مانگی ئازاری 2026 هەموو نەخۆشخانەکان بۆ وەرگرتنی زۆرترین بریندار ئامادە بن. لە ئەڵمانیا بودجەی گەورەی سەدان ملیار دۆلاری بۆ بابەتی سەربازی تەرخان کراوە. رووسیا بودجەکەی بە تەواوەتی گۆڕیوە بۆ سەربازی. ئەمانە چین لە ناوچەکە گوزرێن. ئەمە سەرباری لێدوانە یەک لە دوای یەکەکانی یان جوڵە سەیر و سەمەرەکانی دۆناڵد ترامپ کە بەشێکیان ئاماژەن بۆ ئەوەی کە لە داهاتوویەکی نزیکدا شەڕ لە جیهانە هەڵ بگیرسێتەوە. ئەمانە و چەندین پرسیتر لە ناوچەکە چیە گوزەرێ لەگەڵ عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 1964 بە کاروباری سەربازی شرۆڤە دەکەم و باز دەکەم. جەنابی عەقید دووبارە بەخێر بیتەوە. سپاس دەکەم، خۆتانیش بەخێر. سپاس دەکەم. هەر بەڕاستی ئەمە بارێکی نائاساییە لە جیهاندا ڕوودەدات یاخود میدیا جیهانیەکان لێمان گەورەکەن؟ هۆی میدیاکان گەورەیەکەنەوە بەو شێوازە نیە کە باسیەکەن، بەڵام هەموو وڵاتەکانیش خۆیانە ئامادەکەن. ئەگەر سەیری ئەوروپا بکەی، ئەوروپا بیر لە سێ شەڕەکاتەوە کە ڕووی داوە. یەک شەڕی قەڕەم لە 2014، شەڕی ئۆکرانیای ئێستا. ئەگەر سەیری منتیقەی دۆنباس بکەین 186 ڕووس گرتوویەتی، تەنها 114 ماوە. ئەو 114ەیە ئەکەوێتە مرتەفەعات بەرزی. گرتنی ئەو شۆنە زۆر سەختە، یعنی شەڕ ئەگەر ڕووس بیوێ بیگرێ ئەوێ بێتە مەجزەرە، مەجزەرەیەکی تەواو بۆ هەردوولا. بەڵام کە ئەوە ڕووخا تەواو ڕێکرایەوە بۆ کیف. یەکێتی ئەوروپا شڕێن ناداتن کیف بڕوخێتن، ینی ڕووس ئەو ناوانە بگرێتن. چونکە ئەگەر سیر بکەی وڵاتانی دەوروبەر هەمویان تەماحیان لە خاکی ئۆکرانیا هەیە، وەکو بڵێن پۆڵۆنیا لە ناوچەی لیڤیڤ، وەکو ڕۆمانیا لە هەرێمی ترانستێریا کە ئێستا شەوانە هەر بە زمانی ڕووسی قساکەن و عید بە رووسایە لە نێوان ئۆکرانیا و رووسیا. ئەم ناوچانە بگرێتن. تەمان لێونانە چەکەمەنی و تەقە زۆر هەیە، مەخزوونی عیتادی زۆری تایە ترانستێریا. لەبەرەوە ئەوروپا ڕێ ناداتن ئەچێتە شەڕەوە. لەبەر ئەوە ئەوروپا خۆی ئامادەکا بۆ ئەوە. کاتە هەم میدیاکان گەورەیان کردووە، هەمیش بوونی هەیە ئەم مەترسیانە بوونی هەیە بەسەر ئەوروپا. باشە، باری نائاسایی لە ئەوروپا بەڕاستی لەم مودەتەیە دەبینرێت. بە نمونە کۆمەڵێ قەرارات لەلایەن وڵاتە گەورەکانی ئەوروپاوە. فەڕەنسا ینی کەوتۆتە خۆی و تەوجیهات دەدا لەوەی کە نەخۆشخانەکانیان ئامادە بکەن تاوەکو لە ساڵی 2026 بتوانن لە حاڵەتی لە ناکاو و نەخوازرا و شەڕدا زۆرترین بریندار لەخۆ بگرێ. ئەمە چییە؟ ینی وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەم ئامادەکاریە بکە؟ خۆی ئەگەر ئۆکرانیا کۆتایی پێهات، یعنی 100% ڕووس ڕوبەڕوونەوەی ئەوروپا بێتن، ینی ناتۆ دێتە مەیدانەوە. لەو کاتەیە ئەم چەکانەی کە ئێستا بەکاردێتن نەخێرچەکی تازە دێتە مەیدانەوە. یعنی تاکو ئێستا بۆ نمونە بڵێن ڕووس دوو جاش موشکی ئۆرشنیکی بەکارهێنا. موشکی ئۆرشنیک موشکێکە ناگیرێتەوە، دوو جا بەکارهێنا تا ئەتوانێ ئۆتۆمی هەڵبگرێتن ئەو موشەکە. جگەلەوە موشکی تری هەیە جارێ بەکار نەهاتووە. ئەمانە بەکارهات ئەو کاتە زەرەر زۆر زیاترە بێت، کوشتار بریندار نسبەی زۆر بەرزە بێتەوە، وەکو ئێستاکە نییە کە ڕۆداتن لەم شەڕەیە. لەبەرەوە ئەوان نەخۆشخانەکانیان ئامادەکەن، پارەیە زۆر سەرفەکەن چۆن بریندار وەربگرن. هەر تەنها فەڕەنسانی وڵاتانی تری ئەوروپاش خۆی ئامادە کردووە بۆ ئەوە ڕوبەڕووی ڕووسە بنەوە ئەگەر نەکەونە ڕێککەوتنی و ئەم شەڕە ڕابگربن. ئەم ڕێککەوتنە ئەگەری هەیە زۆر سەختە، ینی شەڕەکە ئەمەلی زۆر سەختە، شەڕەکە ئەمەلی زیاترە. 100 بۆی هەیە ڕێککەوتن بێ لە 170 شەڕەکە بەردەوامە بێتن. لەبیرت نەچێ ئەوروپا
ئەوێت ڕووس پارچە پارچە بکاتن. ڕووس زۆر دەوڵەمەندە، خاچی زۆر فراوانە. سە کێشەی مەسەڵەن لە ئەرمینیا لە جۆرجیا ئەم کێشەی ئاخی لە کەزاقستان کە لێی بکەنەوە ڕووس زەعیف بێتەوە. ئەوروپا واز ناهێنێتن. زۆر باش. هەر لە ئەوروپا دەمێنمەوە دەبینی مەسەلەن ئەڵمانیا سەدان ملیار دۆلاری وەکو بودجەی سەربازی تەرخان کردووەوە خەرجی دەکات. لەولاوە لە بەرامبەردا ڕووسیا بە هەمان شێوە تەواوی بورجەکەی گۆڕیوە بە بودجەی سەربازی. ئەمە ئامادەکاریە بۆ ئەم شەڕێکە جەنابەت باسیەکەی یان نەخێر شەڕەکە جددی دەبێت و دەست پێ دەکات. خۆی ئەمە خۆیان ئاماداکەن. ئەڵمانیا هێزی نییە بە هیچ جۆرە هەیە. یعنی ئەڵمانیا چی هەیە 260 تانکی هەیە. فڕۆکەی زۆر کەمە لە بینی 580 فڕۆکەی هەیە. بەرامبەر بە ڕووسەر هیچ نییە. سەربازی نییە. تەجنیدی نییە تۆ گەنج بێنی فێرە سەربازی بێن نیەتی. کەس مەشقی نەبینیوە چۆن ڕوبەڕووی ڕووسەکەوێتەوە کە سوپایەکە هەموو جۆرە مەشقێکی بینیوە هەموو جۆرە چەکێکی بینیوە. لێرە ئەمانە ئەڵمانیا چێکەن تەنها خۆیان ئاماداکەن بۆ ئەوە. بەڵام لەبیرت نەچێتن ئەڵمانیا خۆی ناتوانێت بچێتە شەڕ بەرەو ڕووی ڕووس ئەگەر قاعیدەکەی ئەمریکی لە فرانکفۆرت نەبێتن ئەوان دێنە جواب لەسەری. مستحیلە ئەڵمانیا بتوانێت ڕوبەڕووی ڕووس بێتەوە. تەنها نەخۆشخانەکان ئامادەکە بۆ سەربازەکانی ناتۆ. ئەم خەرجکردنیان پارێ شەر لە زمنیە وایە؟ لە زمنی چەکایە لە زمنی چەکایە. ئێستا بۆ نمونە ئەو بەشدارە لە بەعزە چەکێکە. مەسەڵەن چەکی بەریتانی فڕەنسی تەطویری پێکەن وەکو ستۆرم شادۆ ئەم ساڕوخانە موشەکانە چونکە کەوتە دەست ڕووس زانی چۆن دروست کراوە. ئەوانە سە تکنۆلۆژیەکەیە گۆڕن بۆی بتوانن ڕوبەڕووی ئەوان ببنەوە. ئەڵمانیاش بەشدارە لەم چەکانە لەم سیلەحانە لە ئیرۆفایتەریش لە تایفۆن فڕۆکەکان بەشدارە. لەبەرەوە خەرجێکی سوۆرەکەن بۆ ئەوەی تکنۆلۆژیای ئەم چەکانە بەرزکەنەوە بتوانن ڕوبەڕووی ڕووس ببنەوە کە شەڕ لە ئەوروپا ڕوەداتن. بەشێکی پرسیارەکەم لەسەر رووسیاش بوو ینی خەرجەکەی بەسەنە سەر بودجەکەی تەواو تەرخان کردووە بە بودجەی سەربازی. ئەمیش لە بەرامبەرەوە ئامادەکاری کردووە. بۆ ئاگاداریت ڕووس زەرێکی زۆری پێگەیشتووە. ئەوە نییە هەرچەنە ڕاست ئەچێتە پێشەوە زۆر ناوچەی گرتووە ئێستاکە. بەڵام زەرێکی زۆری پێگەیشتووە. سوتەمەنی نرخی بەرز بووەتەوە دەبەرەوە هەموو موچەکەی داناوە بۆ سەربازی. چونکە زانێ ڕوبەڕووی ئۆروپا و ناتۆ ئەبێتەوە. کە ڕوبەڕوویە بێتەوە پێویستی بە خەرجیەکی بەرزە بۆ چەک دروستکردن. تەمان ئێستاکە مەسانە مەعاملی رووسیا عجایب ئیشەکە لە مانگێکا 3 تانک دروست دەکەن لە ڕۆژێکە 1000 موسەیرە دروست دەکەن. زانی لەبەر ئەوە هەموو پارەکەی تەرخان کردووە بۆ جەنگ. زۆر باشە. وڵای هەموو ئاماژەکان کاک سەلامیانی بۆ ئەوەن کە ئەم شەڕە ڕوو بدا بە تایبەت لە قۆڵی ئەوروپاوە. ئێستا تۆ بۆ نمونە لە وڵاتانی ئەسکەندەنافیا نەرویجە سویدە فینلاندا یعنی لەوێ ئۆژداری دراوە حەشارگە کۆنەکانیان کردووەتەوە و دەڵێنە خەڵکە شمەک خواردن باتری ئەمانە ئەمبار بکەن یعنی کەواتەمە باری ناسایی لە ڕێگەیە. ئەمە زەرورە لە ئێستادا ئەوە ئەم وڵاتانە ئەم ڕێکارانە بگرنەبەر. بەڵێ دووەلی ئسکەندەنافی چونکە زۆر لاوازە هێزی نییە. ئەگەر ڕوبەڕووی ئۆروپا ببێتەوە ڕووس ئەوە باش بزانە یەکەم شۆن فلەندایە ناو فلەنداوە پێویستی پێەتی فلەندا بگرێت چونکە ئەو کاتە تۆ سەیری بکەی یەک مقاتعەیەکی هەیە وەکو هەرێمێ کالینگراد کە لێنانە بسوڕێتەوە فلەندا بگرێ دەسەخاتە سەر دەریای بەڵتیق تاکو دێتە دەنیمارک. ئەو وڵاتانە باشەزانن توانای ئەو شەڕیان نییە ئەگەر ئەمریکاوانە ئللا بێنە جواب لەسەری لەبەرەوە بۆ پاراستنی ملەتی خۆی کە شەڕ ڕوەداتن ئەبێ ئەو مەلجەانە هەمووی ئامادە بێ و خۆراک و ئەشای پزیشکی وانەی تیابێتن بۆ ئەوەی ملەتەکەی خۆی بپارێزێ لەم شەڕەیە. باش دێمەوە سەر ئەو سنوورانەی ئەو وڵاتانەی لەگەڵ رووسیا ئەوان دۆخیان ئێستا چۆنە مەسەلەی پۆلۆنیا و مەسەلەی لیتوانیا دوێنێ فڕۆکەخانەکانی لیتوانیا وەستێنرا بۆ مودەتێک بەهۆی ئەوەی کە باڵۆنیان لە ئاسمان بینیوە درۆنیان لە ئاسمان بینیوە ئەگەر هەڵە نەبم بۆ ئەم دۆخە ئاوایە لەوێ بەردەوام رووسیا ئاسمانی دەبەزێنێ ئەمە لەلایەن رووسیاوە دەکرێت.
بەڵێ ئەمە لەلایەن رووسیاوە دەکرێتن ئەو باڵانانەی کە چوە سەر لیتوانیا فڕۆکەخانەی ڕاگرت وانە هی ڕووز بوو تەمانە ئەو باڵۆنانەش بۆ ئاگاداریت احتیمالە من 100% دڵنیا نیم ئەو جۆرانە چینیە کە وەری گرتووە ڕووس لێرە ئەمە پێڵێن استفزاز بۆ ئەم وڵاتانە بۆ ئەوەی ئەمانە ناتوان کە ئەم باڵۆنانەیان ئەم موسەیەرانە ئەچێتە سەری بۆی بەندی چوار تەفعیل بکەن بەندی چواری ناتۆ بەندی چوار چییە؟ وەکو بەندی پێنجەم نییە پێنجەم ئەبێتە شەڕ هەمووی بەڵام چوار ئەبێ هێزی بەرگری ئاسمانی وڵاتانی ناتۆ هەمووی بێتە ئەم وڵاتە بۆی ئاسمانی ئەمە بپارێزێتن لە بەندی چوارە لێرە ڕووس دووسێ استیفادەی لێکە بۆ نمونە جگە لە لەتوانیا لە ستۆنیا هەفتەی ڕابردوو سێ فڕۆکەی مێکسی و یەک 13 دقە لە ئاسمانیان بوون سوورانەوەبانی دوای 13 دقەیە لە فڕۆکەی F-35 ناتۆ بۆی هەسا ڕێگر بوو لێ هەرچەندێ ناگا پێی مێکسی و یەک ینی سورعاتی خەیاڵیە سەریعترین فڕۆکەی جەنگیە جەنگی نەوەکسی خوڕی سەریعترین فڕۆکەی جەنگیە لە جیهانە ئێستا سورعاتی ئەگاتە 3000 بەبانەوە 3000 کیلۆمەتر سەریعترین فڕۆکەی جەنگی ناتۆ هەمووی وڵاتان F-15ە کە سورعاتی ئەگاتە 2650 نسخەیەکی ئەمە سرزازە لەم حاڵاتەیە چی استیفادەی لێکا رووسیا بۆ نمونە لە پۆڵۆنیاش موسەیارە کەوتە خوارەوە سیارەکەش تەقینەوەی پێنەوە نەبوو یەک استفزاز دوو هێزی بەرگری ئاسمانی ئەم وڵاتانە تاقیەکاتەوە تێستێکە سێش بزانێ لە کوێیە کاتێکە ڕوبەڕووی ئەوروپا ئەبێتەوە ناتۆ ئەبێ ئەمانە هەمووی بزانێ لە کوێیە ئامادە بێتن بۆ ئەم شەڕە لەبەرەوە دایمە سەیرەکەی ئاسمانیانە بەزیێنێ استفزاز شوێنەکان دیار بکە هێزیان چەنێکە چۆن نەتوانن بیخەنە خوارەوە ئەنجاش لە چوارەما دێتن کە تۆ ثەغرە بدۆزیتەوە شوێنێ بدۆزیتەوە بەرگری ئاسمان نەتوانێت ئەو شوێنە بپارێت باش وڵای سەیرە ینی هەر لەلایەن رووسیاوەم دەست پێشخرانە شەکرێت ئەو بوو جەنابەت باست کرد ماوەیەک پێش ێستا لە پۆڵەندایش هێزی ناتۆ تۆزە کەوتە جوڵە و لە سنوورەکانی پۆڵەندا بەشێکیان جێگیرکران و هەر لەلایەن رووسیای شۆم دەست پێشخران ناکرێت ڕووس ئەبێ بیکاتن چونکە زانی بۆ ئێستاکە بڕیاری کۆنگرس تەواتی نەهاتووە کە موشکی تۆماهۆک بدا بە ئۆکرانیا موشکی تۆماهۆک بدا بە ئۆکرانیا ئەمانە پێ وتریا سەواریخ المجەنەحە موشکی باڵدار سەواریخ ذەکیە زۆر زیرەکە ئەم موشەکانە یا شتێکی سەیرە ئەگەر بیدا ئەو کاتە منشآتی نەوتی ڕووس ئەستێ ئیکۆنۆمی ڕووسیش لەسەر ئەوەیە لەبەرەوە ڕووس چۆن بڵێ خۆی ئامادە ئاکاتم زۆر باش با بینە سەر باسی سەرگەورەکە بەڵاکە ئەمریکا لە چەند ڕۆژی ڕابردووە جەناب تەزانی کە وەزیری جەنگ سەرجەم فەرماندە سەربازەکانی ئەمریکای لە بنکەیەکی سەربازی ڤێرجینیا کۆ کردەوە و دۆناڵد ترەمپ ڕۆیشتە ئەوێ بە ئامادەبوونی وەزیری جەنگ و ئەو فەرماندانە وتاری پێشکەش کرد ئەمە چاوێکی زۆری چووە سەر و باس لە ترس و تۆقاندن کرا لە ڕێگەی وتارە و کۆکردنەوەی هەموو فەرماندە سەربازیەوە ئەمە چی بوو ئەم جوڵەی ئەمریکا لەم ساتە وەختەدا هیچی لێ خوێنرێتەوە ئەم کۆبوونەوەی جەنێڕاڵ و ئەدمیرالەکان ئەگەر بگەڕێتەوە کۆن پێش جەنگی جیهانی دووەم لە ساڵی 1935 هیتلەر ئەدۆڵف هیتلەر ئاینی شتی کرد لە 1935 هەموو جەنێڕاڵ و ئەدمیرالەکانی کۆ کردەوە باش واکو ترامپ ئەو کاتە کۆیانی کردەوە لێرە بڕیاری ئەوەیدا ئەلوەلا المطلق بۆ چیە نەوەک بۆ دەستوری ئەڵمانیا بۆ هیتلەر خۆی شەخصی ئامەی کە ترامپ کردی هەر مەسرحیەتێکە ینی شتێ نییە ئەوها واچ بکەیت تەنها جەنەراڵەکان ئەوانەی کە وەلایان نەبێتن بۆ ترامپ هەمویان دەرەکاتن لە وتارەکەی شاکەوتە وەسف و سەنایان هەمویان دەرەکاتن تەنها ئەوانەی کە بە بڕیاری ترامپە ڕۆن ئەوانە ئەمێننەوە ئێستاکە گەرسەیری کەی مەوزوعی ئغلاق الحکومی داخستنی حکومەت لە ئەمریکا کە موچە ناداتن بە لەوە وەزارەتی بەرگری ئەمریکا لە 600,000 کارمەندی سیڤیل مەدەنی کە ئەمانە بەس ئیشیان مراجعەت البەیاناتە 300,000یان بەبانەوە دەرەکاتن زۆر نووسینگەی CIA ترامپ
دایە خاتن چونکە بڵین ئەمریکا سیاسەتی چی بوو بێ حکومەتێ بگۆڕێتن یەک ئابووری اقتصاد ئەی خنکێنێ دوو دامەزراندنی چەکدار معارەزە لە وڵاتە بۆ ئەوەی حکومەتەکە بگۆڕێت ترامپ باوەڕی بەمە نییە ئێستاکە بۆیە ئەمانە هەمووی دەرەکاتن لە فڕۆکەخانەکان هەمویان دەرەکاتن نێزیکەی 4 ملیۆن کەس دەرەکاتن ئەم کۆبوونەوەش هەر ئاوها بوو ئەبێ بە قسەی من بکەن نەما بەیانی دووبانی کۆنگرس بڕیاری من بڵێوا نابێتن پەنتاگۆن بڵێوا نابێتن CIA بڵێوا نابێتن نەخێر هەمووی بۆ منە گەڕێتەوە ترامپ ئەمە بوو وڵاخۆ قسەی خۆشەباتە سەر دۆناڵد ترامپ حەزەکەم پرسیار لەسەرەوە بکەم گۆڕینی ناوی وەزارەتی بەرگری بۆ وەزارەتی جەنگ بردێ سەر و ئەمە چی بوو ینی بۆ گۆڕا بۆ جەنگ چی ئاماژەیە لە پشتی ئەمەوەیە خۆی وەزارەتی بەرگری ئەڵی تۆ کە ئەیکەیتە وەزارەتی جەنگ یانی ڕەدە بیپارێزی لە ناو خۆشیات شتێ ڕوو بداتن ئەم هێزا بێ بە فەرمانی ترامپ بجوولێتەوە و چونکە گەر سەیری کەیسە دیموکراتیەکان مەسەڵەن زۆر لایەن هەیە ترامپ لە قسەکەیە وتی ئەیانەوێ نیویۆرک واشنگتن لاس ڤێگاس نائارامە لە دەستی بڕوە لەبەرەوە ئەم هێزانە بۆ ئەوە ناوەکەی گۆڕی کردیە جەنگ تەنها قوواتە ڕەدا کە ئەمریکا ئامادە بێ بۆ شەڕ 24 ساعت هەرچەنە خۆی ئامادەیە فەرق ناکاتن ینی ئەمریکا لە هەر شەڕێکا مەوجودە لە چوارچێوەی دنیا ڕۆ لە چوە مەوجودە هێزەکانی بەڵام هەر تەنها بۆ ئەوە بوو هیچ کەسی زۆر باشە یەکێک لە جوڵەکانی تری ئەمریکا کە ئەویش سەرنجی زۆر خراە سەر جوڵاندنی یاخود ناردنی 12 فڕۆکەی سوتەمەنی هەڵگر بوو بۆ بنکەی عدێت جوڵاندنی ئەم فڕۆکانە لەم ساتە وەختەدا ئەمە چییە؟ بەتەمای چییە؟ ئەو فڕۆکانەی هاتە ئەدێت لە جۆری کەیسی 135 ئەم فڕۆکەیە تەمەنی 70 ساڵە ینی لەگەڵبی 52 ئەو کاتەیە دروستکرا بوو تەنها سوتەمەنیەدا بە فڕۆکە لە ئاسمان 12 دانەش ژمارەیەکی گەورەیە چونکە جگەلەوە ئەو لە جەزیرەی دیوکۆ گارسیا لەوێش هەیەی ئەمەی هێنابێتن لە حاڵەتێکا دوو احتیمالی هەیە یەک ئێران بترسێنێت چونکە لە هەموو شوێنێک دەدەم دوو ئەگەر هات و شەڕ دەستی پێکرد هەڵەی 12 ڕۆژەکە نەکەوێتن کاتێکە فڕۆکەیەکی F-15 ئیسرائیلی لە باکوورەوە ڕەت بوو لە لای تەبریزەوە لە لای ڕەزائیەوە بەرەو تەبریز ڕۆیی لە هەدەفی مەنەساڵی سەواریخ بداتن باشە لا ئاسمان خەلەرفەنی تێکەوت تێکچوو نەیتوانی سوتەمەنی لە دڕۆپتانکەکەی وەربگرێ ئەو تانشێ زیادانەی کە لە بن باڵی هەڵیەگرێتن ئیتر بە جۆری تانشەکەی هەیە 400 لیتری هەیە زیاتر هەیە کەمتر کە تێکچوو نەیتوانی سوتەمەنی وەربگرێ فڕۆکەوانەکە بانگی کرد وتی سوتەمەنی بەشم ناکە ئەکەومە خوارەوە ئەگە بشگەڕێمەوە ناگەم احتیمالە لە عێراق بکەومە خوارەوە لەبەرەوە یەکسەر بڕیانەیاندا پێی بڕۆ بۆ ئازەربایجان لەوێ دابەزە لە ئازەربایجان دابەزە بەڵام قەرارەکە لە غوکرایەوە فڕۆکەیەکی تر سوتەمەنی لەم جۆرانە گەیی پێی سوتەمەنی دا پێی نەیتوانی قەسفی خۆی بکە گەڕایەوە بۆ ئیسرائیل ئەم فڕۆکانە هاتووە بێ هەمووی لە ئاسمانە بێ ئەگەر لە ئێراندرا بۆ ئەوی سوتەمەنی بدەم بە فڕۆکان بگاتە قوڵترین شوێنی ئێران و بتوانێت بە ئاسانی بگەڕێتەوە بۆ ئەوە هاتووە وڵا حەزەکەم لەسەر و فڕۆکانە بۆستم زانم هەر بە ڕاستی چکە ئاژانسی نورنیوز لە ئێرانەوەی ڕاگەاندە بوو کە ئەمە بەرپرسان و دەسەڵاتدارانی ئێرانی جوڵاندنی ئەم فڕۆکانە تووشی دڵەڕاوکێ کردووە و ڕەنگە نیاز هەبێت کە بۆ جارێکی تر بۆ پەلاماردانی ئێران ئەم فڕۆکانە بەکاربێنرێتەوە ئەم فڕۆکانە حەزەکەم بەوردی بۆم باسکەی چین ینی و دەتوانن چی بکەن و زەڕوریەتیان بەم عەدەتە بەم ژمارەیە 12 دانەبێنی لەم بنکە سەربازی عدێت داینی لەم کاتەیە کافیە یا ئەمە تەنها ئاماژەیەکە بۆ دوای ئەوە ئەگەر لێی بداتن تەسەور بکە ینی شەپۆڵەکانی ئەمریکا ئەسرائیل ئەگەر لە ئێران بدەنەوە لە نێوان 400 تا 500 فڕۆکە بێتن ئیسرائیل دوو دانەی هەیە هیچ سوتەمەنی 12 هاتووەتە عدێت لە قەتەر
لە دیوگە گارسیاش نێزیکەی 15 هەیە باشە ئەم عەدەدا ئەگەر ببێتە ئەمە شەڕ نزیکەی سی ئەمە دەوری سی دانە ئامادەیە لەو ناوچانە تۆ لە بیرت نەچێ ئەمانە توانێت مەسافاتی دوور بفرێتن یعنی ئەتوانێت لە گوامەوە بێتن لە فلپینەوە بێتن بەشداری شەڕ بکاتن تەنها یارمەتی فڕۆکە جەنگیەکانە کە سوتەمەنی بداتێت و بەردەوام لە ئاسمان شەپۆڵ لە دوای شەپۆل بڕوان فڕۆکەیار لە ئاسمانە هەر سوتەمەنیە داتن ینی ناهێڵێ ئاسمانی ئێران بۆ ماوەی 3-4 خولەک بێ ئەوەی فڕۆکەی جەنگی لەبانی بێتن ئیشی ئەمەیە ئەم فڕۆکانە زۆر باش میدیا جیهانەکان باسییان لەوە کرد کە تەنانەت وەستاندنی شەڕ لە غەزەش ڕاگەاندنی ئەم ئاگر بەسەگەت و دۆناڵد ترامپ باوکاری وڵاتانی عەرەبی ڕاگەاندووە جۆرێکە لە ئامادەکاری بۆ ئەوەی کە پەلاماری ئێران بدرێتەوە من ڕێتەیە چێ یان ئیسرائیل خۆی زیاتر بۆ ئەم شەڕی ئێران ئامادە بکات و بە غەزەوە مەشغوڵ نەبێت ئەمە ڕێتەیە چێ؟ بەڵێ ڕێتێشێت چونکە چۆ غەزە جەبهەیە بۆ تۆ ناتوانانی دوو جەبهە بکەیتەوە لە یەک کاتێکە ئەبێ لایەکی دابخەی ئەنجا ڕووکەیتە ئەوەی ترە چونکە ناتوێت تۆ هەڵی 12 ڕۆژەکە بکەیتەوە لەگەڵ ئێرانە بەڵام ڕاگررتنی شەڕی غەزە تەنها شتێکە کاتیە بەڕێی من کاتیە ینی ئەوە نییە بەردەوام ببێتن بەڵام شەڕی ئێران ماوێتی چونکە چەند خاڵێک هەیە ئەمریکا داوێتی 4 بەندی خاڵەکان ئەنەوە ئێران ئەگەر ڕازی بوو لەسەری شەڕ نابێتن بەڵام بڕوان ناکەم ئێران ڕازی بێتن چونکە یەک شێ لەو خاڵانە کە ئێران واز لە موشەکە بالیستیەکانی بێنێتن ویتر دروستی نەکاتن ئێرانیش لەوە زیاتر هیچی نییە تەنها و موشەکانەی هەیە وازی لێ ناهێنێتن زۆر باشە لە بەرنمەکانی پێشووە کاک سەلام ئاماژت بەوە کردووە کە لە شەڕا کە ئاسمانی ئەو وڵاتە کۆنتترۆل کراواتە دۆڕان ینی واتە ینی تەواو کەوتنی سەربازی گوێم لە پسپۆرێکی سەربازیش بوو هەمان بۆ چوونی هەبوو کە ئاسمانی ئەو وڵاتت کۆنتترۆل کرد تەواو ئەو وڵاتە کەوتووە ئێران ئەگەر ئێستا ئیسرائیل هێرش بکاتەوە سەری وەکو شەڕی 12 ڕۆژە ئاسمانی کۆنتترۆل دەکاتەوە یەکسەر یان چۆن ئاسمانی دەپارێزێت ئێران ئێران دوای ئەم 12 ڕۆژە شەڕەکە وەکو وتمان S400 وەرگرتووە HQ9 وەرگرتووە لە ڤیددیۆیەکە پێش چەند ڕۆژێ فڕۆکەی مێک 29 لە ئاسمانی ئێران بینرا بەڵام ئەو مێک 29ە ڕاستی نازانم لە چی جۆرێکە ینی مێک 29 کۆنەکەیە فۆرکڵوم ئەوەی کە بڵین کۆن عێراق هەیبوو لە هەشتاکان کۆتایی هەشتاکان فڕکڵوم مێک 29 ئەلەو جۆرەیە یان ئێمەکەیەتی یان ئەی سڵاشی و بیەکەیەتی کامە جۆریەتی اینجا ئایا ڕادارەکەی بە هەرچەنێ ئێستا بڵین ئەڵێن ڕادارەکەی لە جۆری ئیسایە ئەگەر لەو جۆرە بێتن بەڵێ ئەو فڕۆکەیە ئەتوانێت ڕێگری ببێتن ئەگەر لە جۆری ئەم بێ ئەویش ئەگەر موشەکی بڵین R77 ئێمەکەی پێبێ یان کەیەکەی پێبێتن ئەو کاتە ئەتوانێت بەڵام هەر ناتوانێت ئاسمانی خۆی بە تەواتی بپارێزیێتن بەرامبەر بە فڕۆکەکانی ئیسرائیل ڕنگ بێ لە 5 بتوانێت شتێ بکاتن بەڵام لەوە زیاتری پێ ناکرێتن لە 5 ئەگەڕێتەوە جارێکی کە ئاسمانی ئێران کۆنتترۆلەکرێتەوە چونکە ئەو بیرەکاتەوە فڕۆکەکانی لە خوار ئەهوازەوە دابنێتن کاتێکە لە عێراقەوە خەلیجەوە ڕەت نابێتن فڕۆکەکانی ئیسرائیل ئەبێ بە عێراقا ڕەت بێ ئەمان لێرەوە هەڵەسن ڕێگری لێ ئەەکەن بەڵام چەند فڕۆکەت هەیە تو هەتاکو ڕێگری لە 400-500 فڕۆکە بکەیت هەرچەنێ ئێران ئێستا بە تەمایە هەتاکو ساڵی داهاتوو 100 فڕۆکەی مێک 29 وەربگرێ ئەم فڕۆکانە لە مەغزەن مەوجودە هۆ نییە بۆی دروستەکە حازرە یەکسەرەی داتێ بۆیە وازی لە فڕۆکەی چینی هێنا جیدەیەکان سی لەبەرەوەی هەتاکو بۆی دروستەکە کاتەکەی ئەوە نییە ئێران چاوەڕێ ئەوانە بکە یەکسەر لە رووسیا وەریەگرێتن و ئەی کاتە مەغزەنەکانی و ئامادەیەکە بۆ شەڕ هەتاکو فڕۆکەوانی بڵێنی ئێرانی مەشقێکی زۆر ناوێت لەسەر مێک 29 چونکە ئەوان ئەم جۆرە فڕۆکانەیان بەکارهێناوە
مەسەلەن فڕۆکەی عێراق هەیە لەوێنانە لە جۆری مێک 23 و مێک 25 نەخێر مێک 29 چووە ئێوێنانە و میراج و سیخۆی 24 و سیخۆی 22 مەشقیان ئاسانترە لەوەی کە بڕاتە سەر فڕۆکەکانی چین. زۆر باش. لەم چەند ڕۆژە زۆر باسی ئەوە کرێت کە ئەمریکا هەوڵی بەدەستێنانەوەی ئەو بنکە سەربازیەی ئەفغانستان دەدات. ئەمە چییە؟ گرنگیم بنکەیە چی دەبێت بۆ ئەمریکا؟ ئەو قاعدەیە باگرام لە ئەفغانستان بۆ خۆی زۆر کۆنە کاتێک کە سۆڤێت چوونەوە ئەفغانستانەوە ئەوان ئەمەیان دروست کردایان مەزران ینی قاعدەی باگرام سۆڤێت دروستی کرد بەڵام کە سۆڤێت شکایەوە ئەفغان دەریانیان کرد ئەمریکا هاتە مەیدانەوە ئەمریکا گەورەی کردەوە فراوانی کردەوە و ڕاداراتی تازەوانەی تیادانا خۆی لە کابڵەوە قاعدەی باگرام لە کابڵەوە تقریبا لە نێوان 40 تاکو 50 بەس وا بزانم 40 کیلۆمەتر دوورە لە کابڵەوە بەڵام ئەگەر سەیری قاعدەی باگرام بکەی کە لە کابڵەوە 40 کیلۆمەتر بڵین دوورە بۆ فڕۆکەی جەنگی سەعاتێ لە چین دوورە بڕاتن ئەم سەعاتە ئەگاتە چووە ئەگاتە منشەعاتی ئۆتۆمی چین کە لە ناوچەیە زۆر بە ئاسانی ئەگەر هاتو کێشەی بۆ نمونە تایوان ڕوویدا ئەمریکا لەوێنانە بێ ئەتوانێت بە فڕۆکەسی خوڕەکانی تعقیب بکاتن چین چییە کاتن لەوێنانە ئەگەر ببێتە جەنگی شڕوو بە ڕوو ئەڤەر بە لەستیباقیە کێ دەست پێشخەریە کاستیباقی لێ ئەدا ئەگەر چین نەبێتن ئەمریکا لەوێەوە لە چینەداتن ئەگەر شەڕ لە تایوان دەسی پێکرد لەبەرەوە قاعدەی باگرامی ئەوێ بۆی بگەڕێتەوە هەرچەنە ترامپ خۆی هەڵاکەی کردیانی لە ویلایەتی یەکەمی ئەو بڕیاری کشانەوەیدانەوەک جۆ بایدن بەڵام جۆ بایدن بە فەوزایە کشایەوە لەسە بۆیان دەرکەوتەمە هەڵەیە ئەبێ بگەڕێنەوە بۆ باگرام لەبەرەوەی چین بخینکێنن تۆگەر سەیری بکەی ئەفغانستان باگرام قەوس چۆن بسوڕێیتەوە جەزیرەی گوامت هەیە قاعدەیەکی ئەمریکیە کۆریات هەیە قاعدەیەکی ئەمریکیە یابانە ئەمریکیە ئەم ناوچەیە هندستان هەر عینیش لەگەڵ ئەمریکا تۆڵ قەوس تەوقیەکەی ئەیخینکێنی پشتی بەس ڕووس و کۆریاوەوانە ئەمێنێتن ئێستا ئاسانە گەڕانەوە بۆی زۆر سەختە بڕوامەکە ینی ڕووسیەشێ لە وڵاتانەیە کە زۆر مەعارزە چونکە بۆ ڕووسیش خراپە ئەفغانیش تاالبان وانە بڕوان ناکەم بیدەن بیگەڕێنەوە زۆر زەحمەتە زۆر باش یەکێک لە ڕووداوە سەرنجڕاکێشەکانی تری چەند هەفتەی ڕابردوو کۆبوونەوەکەی ئەردوغان و دۆناڵد ترامپ و لە کۆشکی سپی لە کاتی دانیشتنی هەردووکانە دۆناڵد ترامپ F22 فڕۆکەیەکی F22 دەیوسێک لە سەریەخەی ملیوانەکەی بوو باس لەوە کراکامە ئاماژە بێ بۆ ئەوەی کە ئەوە تێبگەێنێ لە ئەردوغان کە ئەگەر لەگەڵ ئەو بێت ڕێتێ چێ F35 بداتێ لە داهاتوودا بەڵام وا دیارە کە کۆبنەوەکان بێ ئەنجام بووە تەنابەت چیە خوێنیتەوە لەو دانیشتە یەک F22 ڕاپتەر فڕۆکەیەک لە دەرەوەی ئەمریکانیە ئەوەیە کە بەیەخەی بەڵێ ئەوە لە ناو ئەمریکایەوە هەتاکو ئەمریکاش لە دەوری 180 فڕۆکە 186 ئەلەو دەورەیە دڵنیا نیم ڕقەمەکە بەڵام تەکیدم لە 180 ڕەت نادا بۆ 190 کە دروستی کردووە میزانیەکی زۆر زەخمیوە F22 ڕاپتەر زانیت نهێنیەکیشی زۆریشی لەسەرەیە معلوماتی سری کە ئەم فڕۆکەیە توانەکانیشیە ئەمەی کە دانابوو تەنها بۆ ئەوەی مەسەڵەن بۆ مۆزوعی F35 بێت چونکە تورکیا بەشدار بوو لە بەرنامەی F35 ئەوایە وەری بگرتایە وەکو یۆناان و وڵاتانی تر هەتاکو ئاخیر فڕۆکە پێش ماوەیە کەوتە خوارەوە ئەو فڕۆکە F35 کە لە ئەمریکا کەوتە خوارەوە ئەوە هی تورکیا بوو بەشی تورکیا بۆ باید تەسلیم تورکیا بکرێت ڕایان گرت کەوتە خوارەوە بڕوامەکە بیداتێ چونکە نیزامێک لێرە سەیر هەیە تورکیا تۆ موشکی S400 وەرگرتووە ئەم موشەکانە هەنێ شوێنی هەیە مۆری سووری لێدراوە تورک ناتوانێت بیکاتەوە سەیری بکاتن ئەمە چییە دوایەوە ئەجیزەی استشعار هەیە تۆ F16 ئەمریکیت هەیە چەکی ئەمریکیت هەیە ئەم موشەکانە استشعارێکە ئەتوانێت بیخێنێتەوە
لە ئاسمانە توانێت بیخێنێتەوە پێڵەن مستەشعرات توانێت بیخێنێتەوە نهێنی بەعزە شتێکی بزانێت چونکە چەکی رووسی بەرامبەر بە چەکی رووسی استشعاری نییە بەڵام بەرامبەر بە ئەمریکی هەیەتی واتە تۆ ئەمەد کە هێنایە مەدانەوە من FC پێنجت نادەمێت و بڕاش ناکەم بیداتێتن ینی بەهین دوایەوە هەتاکو لە کۆبوونەوەکە ینی ئەسان خۆی کۆبوونەوەکە بۆ ئەوەی مەوزوعی حەماس بوو بەڵێ بۆ مەوزوعی حەماس بوو بەڵام ئەمەی بۆ پێشاندا هەر بڵێن خۆی ئیهانەتی ئەردۆغانی کرد لە بابەتی ئەوەی هەڵبژاردن لە بابەتی ئەوەی هەڵبژان قسەکە بە دوبلماسیەت ئەردۆغانی ئیهانەت کرد ڕەزیلی کرد وڵامیشی نەدایەوە باش بە هەر لەسەر تورکیا بمێنمەوە ینی میدیا نایارەکانی تورکیا لە دوای ئەو کۆبوونەوانە کە هاکان فیدانیش لە ئەمریکا بوو لەگەڵی لە نیویۆرک ینی باس لە کێشە ململانەکانی نێوان هاکان فیدان وەزیری دەرەوە کە نزیکترین کەسی ئەردوگانە ئێستا لەگەڵ سەلجوق بەیرەقدار کە زاوای ئەردوگانە و بە هەمان شێوە نزیکترین کەسە لە ئەردوگانەوە کە ئەم دوانە نایاری لە نێوانیان دروست بووە و جۆرێک لە بنافەسە لە نێوانیان دروست بووە بەوەی کە هاکان فیدان لە کۆنفرانسی ڕۆژنامەنووسی لە نیویۆرک باسی لەوە کردووە کە هێشتا کۆنگرێز بڕیاری نەداوە کە مەسەلەی سزا سەربازەکانی سەر تورکیا لابەرێت یان جەنەرال ئەلکتریک بزوێنەری فڕۆکەی کان نانێرێت لەو لاوە سەلجوقدار وتێتی فڕۆکەکە ئامادەیە ئەمە چی لێ خوێندێتەوە بۆ گەیشتون بەوە من وەختی خۆی باسم کرد بڵێن موسەیەراتی بەیرەقدار لە بەرنامەکانی پێشوو پێتم وت بە جەنابەت مەچینەکەی ئۆکرانیە تورکی نییە دروستە سەلجوق بەیرەقدار ئاڵێ ئەمانە ١٠٠ هەمووی تورکیە ئنتاژی خۆمانە هەموو میدیاکانی تورکیا باسەوە ئاکاتن کە ئەم فڕۆکەیە هەتاکو فڕۆکەی کان کاڵێ لەنەوەی پێنجەمایە ئەمە دروستکردنی تورکیایە ١٠٠ هیچ وڵاتێتر یارمەتی نەداوەتیایی بەڵام خۆی هەڵەیە نەخێر ناتوانێت توانای ئەوەی نییە هەمووی خۆی دروستی بکاتن تۆ ملیاراتت سرف کردووە ملیارات دۆلاراتت سرف کردووە لە پێناو فڕۆکەیە کە ئاڵی هی منە دەرکەوتمە چینەکانی ئەم فڕۆکەیە هی خۆت نییە هی جەنەرال ئەلکتریک هی ئەمریکایە ئەمریکا شڕای گر ناداتێ باشە تورکیا تۆ عەقدت هەیە بۆ نمونە لەگەڵ ئەندەنووسیا عەقدت هەیە کە نێزیکەی 48 فڕۆکەی بدەیتێ لەم 2 ساڵی بێتەوە بەچی ئامادەیەکەی سعودیە داوای کردووە بەشدار بێت لە فڕۆکەی کانە هەر لە ئینتاژی بەشدار بێتن و داوای 100 فڕۆکەی کردووە پاکستان هەمان کات هاتووەتە سەرخەت لەگەڵ ئەو فڕۆکەیە کە داوایە کاتن مسریش تۆ ناتوانانی دروستیکەی چۆن ئەیدەی بەم وڵاتانە واتە کێشەکە لێرە لە بینی فیدان و بەیرەقدار لەسەر ئەو درۆیانەی کە بۆ میلەتی تورکیایان کرد تورکیاش میلەتەکەی باوەڕی کرد کە ئەم فڕۆکەیە هی خۆمانە ١٠٠ کە ئێمە دروستمان کردووە و ناشزانن هەموو جۆری ڕاداری و مەچینەی و بەرنەری ئەوانەی هی خۆیان نییە هی وڵاتانی ترە ئەو ئەمریکا ڕایگر بزان و تورکیا چۆن دروستیەکاتن تاو کۆتایی پێهات کێشەیەکی گەورەیە بۆ کێشەیەکی گەورەیە لە بینیان سیاسیەن ئەوانە ئەمە ڕوخاندنی ناو خۆیانە ڕوخاندنی ناو خۆیانە لە ناوان یانی ئەم کێشەیە تاو نابێت لە بینی فیدان و سەلجوقە نەخێر زۆر باشە من لێرا کۆتایی بم بەشەی ئەم ئەڵلقەیە ئەهێنم لە ڕاستیە کاک سەلام چکە زۆر باس خواست ماوەکە باسێکی مەتایبەت لەسەر ئەوەی کە جەنابەت پێشووتریش باس کردم و ملانەکانی نێوان میسر و ئیسرائیل لە ئێستادا و ئەگەری سەرهەڵدانەوەی شەڕ لە نێوان ئەو دوو وڵاتە و توانە سەربازەکانی ئەو دوو وڵاتە لە سبەی شەو تەواوکەری ئەم ئەڵلقەیەدانن کە باسی ئیسرائیل و میسر دەکەین ئینەران ئەم بەشەی بەرنامەکە باسی ئەو ئەگەرانەی کە بۆ دروستبوونەوەی شەڕ هەیە لە ئەوروپا لە نێوان رووسیا و ئەو جوڵانەی کە ئەمریکا دەیکات کردبان بەرنامەکە درێژەی هەیە سبەی شەو باس لە ئیسرائیل و میسر دەکەین بزانین ئەوان بەتەمای چین چاوەڕوانمان من سپاس کاک سەلام سپاس بۆ زاناویشتان سپاس بۆ جەنابەت سپاس بۆ بینەریەوەش